ئازیزان لەگەڵتان بەردەوامین کاتێک کە ڕەنگەکان ئەبنە پردێک بۆ بەیەکگەیاندنی پارچەکانی نیشتیمان ئەکرێت بڵێن تابلۆکان لە هونەر و لە جوانی و لە نیشاندانی داهێنانی هونەرمەندێکەوە لەسەر دیوارەکان کە نمایشەکرێن دەبێتە هەڵوێستێکی مرۆیی. ئەمڕۆ باز لە ساباتی هونەرمەندانەکەین کە چالاکیەکە یان نوێترین چالاکی ناوەندی هونەری حەوت-ڕەنگەیە کە کاریان تیا کردووە بۆ بەشێک لە هونەرمەندانی ڕۆژهەڵات، بەشێک لە شێوەکارانی ڕۆژهەڵات کە کارەکانیان لەم پێشەنگایە نمایشەکەن و داهاتی ئەم پێشەنگایە داهاتی تابلۆکانیان یەک ئەخەن بۆ گەیاندنی خزمەتێک بە خوشک و برایانمان لە ڕۆژاوای کوردستان. گفتوگۆ لەسەرم چالاکیە پیرۆزە مرۆیە ئەکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا بەختیار سەعید بەڕێوەبەری ناوەندی هونەری حەوت-ڕەنگە. مامۆستا گیان سڵاوت لێبێ و زۆر بەخێر بێت. زۆر سپاس دەکەم. ناوی ساباتی هونەرمەندان لەکوێ بیرتانەوە کردەوە کە ئەم ناوە هەڵبژێرن بۆ ئەم پێشەنگایەتان؟ دیارە بیرۆکەکە تۆ بەردەوام پێویستت بە هینێکە سابات دواتە وەکو سەربانێک کە بڵێن پارێزگاری بکات یان کۆکەرەوە بێت. ئێمە بیرمان لەوە کردوانێ پێشەنگەکە بکەینە ئەو ساباتە یاخود ئەو ژێرخانەی کە بتوانین هونەرمەندانی تیا کۆ بکەینەوە. بەدڵخۆشیوانە زیاتر لە 100 تابلۆی هونەرمەندانی جیاوازی شارەکانی مەهاباد و بۆکان بەشداری تیا کردووە. دیارە ستایلی جیاوازی لەم ساباتی هونەرمەندانە ستایلی جیاوازی تایە، بەڵام بەشێک لە کارەکان تایبەتە بە پۆرترێتی شاعیرەکان وەکو پیرەمێردی نەمەر وەکو مامەسا گۆران و هەتا دوایی. بیرمان لەوە کردەوە چۆن بتوانین ئەم پێشانگای ببێتە لینکێک، واتە هونەرمەندەکان لە ڕۆژهەڵاتەوە هاتوون لە باشوور پێشانگایان بۆ کرێتەوە چۆن لینکە دروستکەین بۆ ڕۆژاوای کوردستان، واتە بەشێک لە فرۆشی ئەوکردنەوەی پارچەکانی کوردستان. بەردەوام حەوڕەنگە بیری لەوە کردوتەوە چۆن سلێمانی بکاتە ئەو سنتەرەی کە شێوەکاران و هونەرمەندان لەسەر ئاسی کوردستانی گەورە یاخود لە تەنان دەوانی کە لە ئەوروپان لە ناو سلێمانیە کار و هاوکاری بکرێن. باشە، هەمیشە هونەر بۆ سەرتا ئاو بۆ سەرەمە کارە بۆ کارەکانی بۆ پێشەنگاکەیە؟ زۆر باشە، دەست خۆش بە من بخوێنمەوە بزانم چییە. هەمیشە هونەر بۆ پیشاندانی جوانیە، بۆ پیشاندانی داهێنانی هونەرمەندانە، بەڵام ئێوە هونەرەکەنە نان و دەرمان بۆ خوشک و برایانم لە ڕۆژاوای کوردستان. سەرەتای بیرۆکەکە لەکوێوە سەری هەڵدا؟ دیارە ئێمە ماوەیەکی زۆر بوو لەگەڵ ئەو هاوڕێیانم ڕایژمانە کرد کە چۆن کارێ بکەین کارەکە هەم هونەری بێ هەم نیشتیمانی بێت. هەر بۆ خۆی کە تۆ لە پرۆژەیەکە سێ بەشی کوردستان پێکەوە کۆکەیتەوانە، هەر بۆ خۆی ئەمە ئەرکە نیشتیمانیەکەیە کە ناساندنە لەمان کاتە لینک دروستکردنە کە دەکرێت لە داهاتووە بیرۆکەی کە هەبێت و کار لەسەر بیرۆکەکان بکرێت. ئێمە بیرمان لەوە کردوانەیە کاکرێت ئەمە دەرگایەک بێ یاخود سەرەتایەک بێ بۆی بتوان لە داهاتووە پرۆژەی گەورەتر و زۆر تایبەتر بکەین و ئەم جارە هەر چوار بەشی کوردستانی تیا کۆ بکەینەوانەیە کە هیوادارم خەونەکان ئەوەندەی کە بتوانین بەرەو واقعی بەرین و بتوانین لە داهاتووە ئەو خەونە کە هەر چوار پارچەی کوردستان لە سلێمانیە کۆ بکەینەوە. دەستان خۆش بێت. چەند هونەرمەند بەشدارن لەم پێشەنگا هەڵبەشەیە؟ کارەکان بەڵێن 100 تابلۆیە، هونەرمەند هەیە بە 2 بە 3، بەڵام ئەوەی کە وەکو ژمارە زیاتر لە 20 هونەرمەند بەشداریان تیا کردووە. باشە، کارەکانیان چییە؟ و کارەکانی پێشتریانە هەڵبژاردننی بۆ کراوە و لەم پێشەنگایە نمایشەکەن یان نەخێر کارەکانیان تەنیا تایبەتە بەم دۆخی ئێستا بە تایبەت دۆخی ڕۆژاوای کوردستان؟ کارەکان ڕازگۆم تایبەت نییە بە ڕۆژاو، بەڵام یەک دوو کاریتیایە تایبەتە بەو شەروانانەی کە لە ڕۆژاوە لەو دوایە شەید بوون، بەڵام کۆی کارەکان کاری بڵێن فۆتۆی کەسایەتیەکانە. هەندێک لەو تابلوانی کە لە دنیاە بەناوبانگن یان کەسایەتی هونەری و ئەدەبیەکان کە لە سەراسی کوردستانی گەورە هەم لە سەراسی ڕۆژهەڵات کەسایەتین وێنەی ئەوانە کراوەوە، بەڵام بە دیقەیەکی زۆر جوان هەرێک لەو کارانە دڵنیام هەر کەسێ ببینە ئارەزوویەوە کار لە ناو ماڵەکەی خۆی یاخود لە نووسنگەکەی خۆیان لە هەر شوێنێکە و ئارەزوو بکات ئەم کارانە شیاوە و جوانێک و تایبەتمەندێکی هەیە، چونکە زۆر بە وردی زۆر بە تایبەتی ئیشی کردووە. کارەکە بەڕاستی بۆ برای خۆشەویستم کاک سیروان مامڕەش ئەو هەم کۆکەرەوەی کارەکە بووە هەم سپۆنسەری کارەکەشی کردووە. کاک سیروان گەنجێکی زۆر دڵسۆزی کاری هونەریە، بەتایبەت لە ناوچەی موکریانە ئەم توانیوەتی لە هەردوو شاری مەهاباد و بۆکان باشترینەکان کۆ بکاتەوە لەم پێشانگایە بەشداریان پێ بکات. ئەوەندەی کە قسەکردن و گفتوگۆتان هەبوو بێت لەگەڵ بەڕێز گفتوگۆت هەبوو بێت لەگەڵ هونەرمەندە شێوەکارە بەشدار بۆکانە، ئەوان بە چه هەستێکەوە بەشداریان لەم پێشانگایە کردووە کە خزمەتە بە پارچەیەکی تری کوردستان؟
بەدڵنیای ئەگەر بڵێن ئەو دڵخۆشیە و ئەو ئامادەکاری ئەوان نەبووایە تۆ نەتەتوانی ڕێکلامیەوە پێی بڵێ ئەگەر بەشێک لە تابلۆکان فرۆشی هەبێت داهاتەکەی بۆ ڕۆژاواچێ بەکۆ هەموو هونەرمەندەکان وەکو ئەرکێک وەکو شانازیەک ئۆکەی ئەویان ناوە تەنها ئەوەیە کارەکان بفرۆشرێت کە هیوادارم لە ماوەی ئەو چەند ڕۆژە کە تا 14 مانگ پێشانگاکە بەشدارە بتوانین زۆرترین فرۆشە بێ بۆی بتوانین زۆرترین داهات بگەینە ڕۆژاوای کوردستان. پرۆسی فرۆشتنی تابلۆکان و کۆکردنەوەی داهاتی تابلۆکان چۆنە قسەتان لەسەر کردووە کە چۆن کاری تیا بکەن و چۆن ئەم داهاتە چۆن ئەم پارەی کە دەستەکەوێت لە تابلۆکانەوە بیگەنە ڕۆژاوی کوردستان. ئێمە کارمان لەسەرەوە کردبوو کە لە ڕێگەی شوێنێکی پەیوەندیدار بنمونە ئەکرێت لە ڕێگەی کەناڵی کورساتەوە بێت ئەکرێت لە ڕێگەی پەیوەندەکانی ڕۆژاوا کە لە شاری سلێمانی هەیە و من بۆ خۆم پەیوەندی تاوم لەگەڵیانە هەیە کێشەکە لەوانەیە لە ڕێگەی کێوە ئەگات گرنگەوەی بگاتە دەستیان ئەسا من شانازیەکەم لە ڕێگەی کورساتەوە ئەو هاوکارێ بچێتە ئەوێ و ببێتە چالاکیەک بۆ گشت لایەکمان بەڵامێکی پیرۆزە و بۆ هەر ئەرکێکی نیشتیمانی بێ بێگومان کورسات بەدڵنیایی بەڵام تەنها لە پرۆسەکەی ئایا چەند ئەکرێت فرۆش هەبێت بۆ کارەکان من پەیوەندیم لەگەڵ کۆمەڵێ شوێن کردووە هەم شوێنی ئەهلی وەکو کۆمپانیا و ئەمانەوەکو ئەشخاصیش با بڵێن هەم پەیوەندیم دروست کردووە بەڵام دوجار داهاتەکان نازانی بەڕاستی چەند دەرەچێت ڕاستە فەرمی تا چەند گەمە گرنگە جگەلەوەی کە هاوکاریەکە بۆ پارچەیەکی تری کوردستان هەم لێک نزیکبوونەوەیکیشی لێ نزیکبوونی هونەرمەندانە لە هونەرمەندانی ڕۆژهەڵات هاتوونتە باشوور پێشانگایەکەکەنەوە چەند نزیکبوونەوەی هونەرمەندانە یەکتر ناسینی هونەرمەندانە تێکەڵکردنی هونەری هونەرمەندانی کوردستانی گەورەیە بەدڵنیایی ئەمە چەندە کار بۆ نزیکبوونەوە بکەین لە یەکتری هەم ستایلی کارەکانی یەکتری ئاشنابین لەمان کاتاکرێ من و تۆ ڕاوێش بکەین کە بۆ ساڵی داهاتوو چی بکەین واتە گۆڕینەوەی بیرروڕایە و دروستکردنی پردێکە ئێمە بێ من لەو ئیمانەیە ئەبێ لەمە دوان نەڵێن ئەمە کاری هونەرمەندانی ڕۆژهەڵاتیان ڕۆژاوە ئەبێ بڵێن کاری هونەری کوردیە چونکە کاتێک کاڵەی ڕۆژئاوا جیای ئەەکەیتەوە کاتێک کاڵی باشوور جایەکەیتەوە با لەم ڕۆ بڵێن هونەری کوردیە کاتێک کاڵێن هونەری کوردیە بەبێ جیاکاری وەکو چۆن هەرە و دروشمانەی کە لە خۆپشاندانەکانە ئەکرا با ئێمەش بە هەمان شەو لە ڕووە کارە هونەریەکە بڵێن کاری هونەری کوردیە واز لەوە بێنین کە بڵێن ئەمە باشوورە و ئەمە ڕۆژهەڵاتە نیەتەکەی ناوەندی حەوڕەنگەش ئەتوانم بڵم کار بوو ئەوە ئاکات ناوەندی حەوڕەنگە هەرگیز بێ چالاکی نەبوو هەرگیزیش بە چالاکی نابێت لە ئێستا خەریکیم چالاکیان بەڵام پلانتان چێ بۆ دویان چالاکیە کارێکی نوێتان بەدەستەوەی پێشنگایەکمان هەیە تایبەتە بە شێوەکارانی سلێمانی بە سوپاسێکی زۆرەوە هاوکاری بۆ پرۆژەکە دابین کراوە دوایەوە پرۆژەیەکی تایبەتمان هەیە بۆ دەروی کوردستانە بۆ مانگی شەش کە هیوادارم سەر بگرێت پێشنگایکی هونەرمەندانی سلێمانیە ئەیبین بۆ لەندەن لەوێ پێشنگایەکمانە بێت دواتریژ یەک پێشنگامان هەیە بۆ پۆڵۆنیا کە هیوادارم هەر سەر بگرێت هیوادارین هەمووی سەر بگرێت و دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بێت کات و شوێنی پێشنگاکەم پێ بڵێیتەوە پێشنگاکە لە ناو کارگەی کولتوری سلێمانیە لە گەلەری ئێستا ڕۆژانە سعادە بۆ سعادێک کراوەیە لەمان کاتە لە سعاد و بۆ سعاد شەشیش کراوە لە بەرواری شەشی دوی 2026 تا 14 دوی 2026 ئەم پێشنگایە کراوەیە ڕۆژانە کاتژمێر 10 بۆ 1 پاژنیوەڕۆ ئەم پێشنگایە کراوەیە زۆر زۆر باشە دەستان خۆش بێت شوێنیش با بڵێمەوە منیش گەلەری کارگەی کەلتوری سلێمانی شەقامی سالم کارگەی جگەرەی سلێمانی دەستان خۆش مامۆستاژیان زۆر زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بێت سپاس بۆ تۆ